نازدار صلى الله عليه وسلم بأيمش عليه پیغمبر بأيم عليه خواجان بپیغمبر عليه پیغمبرش بأيم عليه المسلم من سلم المسلمون من لسانه ويده واتا بزبان وبدست نابي مسلمان آزاري مسلمان بدا بزبان ودست نابي مسلمان آزاري مسلمان بدا المسلم واتا مسلمان أو مسلمانه كبزباني لقل دستكاني مسلمانان پارێزراون سێرچی وەسیەتی جوانمان پێ دەکا ئێمە لەسەر ڕێبازی ئیسلامی حەقیقی لامانداوە بۆیە ژیان وای لێ هاتووە ئەگەر ئێمە ئەمانە جێبەجێکەین بە تەئکید ئێمە ئیمانی بەخوا هەیە بە پاشە ڕۆژێ چی بکە فەلیەقول خەیڕەن ئەو لیەصمت کاتێ شتێکش دێتە حەدەثێک دێ ڕووداوێک دێ قسە و قسۆڵەکێ پەیدا دەبێ هەواڵێک دێ ئەم هەواڵە تەماشاکە پێمان ئەڵێ پێغەمبەری گیان صلی الله عليه وسلم قسەی خێر بوو بیکە یان نەبوو بێدەنگ بە قەت موژدەی خراپ مەدەنە خەڵک مسلمان ئازیزەکان وریابن ئەگەر دنیا کاول بوو قەت مەڵێ خراپە خەڵک با نەترسێ هەر مسلمانێ لەسەر زاری تۆ ترسا ئەوە تۆ گوناحبار دەبی قەت هەواڵی خراپ بڵاو مەکەنەوە قەت هەواڵێک کە خەیری تیانە بۆ ئینسانیە بۆ مرۆڤەتی بۆ ئیمانداری بۆ خاک بۆ نیشتیمان بۆ خەڵک قەت بڵاوی مەکەرەوە قەت مەڵێ مێلە لە ڕێگای تۆ بڵاو بێتەوە هەوڵدە بانی بدە لای تۆ بینە لە چاڵ هەواڵە خراپەکان لای خۆمان بینەین لە چاڵ نێلین زیاتر بڵاو بێتەوە چونکە هەواڵی خراپ خراپە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمرمان پێ دەکا ئەگە هەواڵێ حاڵ و ئەحواڵ و باسێک بوو لە ناوتاندا قسەی خێرتان بوو بیکەن ئەگەر نەبوو بێدەنگی باشترە کە لەوەی قسەی تر بکەن واتە خێرەکە باشترە یان غەیری خێر بێدەنگی هەڵبژێرن کەواتە ئەمە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم پێمان دەڵێ ئێمەی مسلمان ئەبێ خەڵک پارێزراو بێ لە دەستمان و لە زبانمان و ئەبێ دەممانش ڕاگرین لەو خراپەکاریانەی کە ڕوو ئەدا شتێک نەڵێین بۆ خۆمان خراپ بێ و ئەگە تەماشای ڕەسوول الله بکەین صلی الله عليه وسلم